هیوادارم لە 2020 ژیان و گوزەرانیان بگۆڕێ و بگەنە بەو ئاواتەی کە لە خەونیانە کە تەمەنای ئەواکەن کە لە 2020 کە ژیانێکی خۆش بۆ خۆیان دابینکەن. ئینشەڵا ساڵی داهاتوو ئینشەڵا 2020 شتی باشترش بەڕێوە ئەوێ ئینشەڵا ئەکرێ بۆ کوردستان. کوردستان ئینشەڵا ئەبێتە جێی نمونەیەکی هەموو دەوڵەتەکان ئەبێتە دەوڵەت ئینشەڵا. هیچ ساڵێک بێخۆشی و ناخۆشی نییە. ساڵی 2019 ێکێک لەو ساڵانە کە خۆشی و ناخۆشێکی زۆری تێدا بوو و هیوادارین لە ساڵی 2020 ببێتە ساڵی ماهی پڕخۆش و بەرەکەت بۆ هەمومان بۆ کوردستان و ببێتە هۆی پێشکەوتنی کوردستان لە ڕووی هەموو شتێکەوە.